شاری سنە فۆتۆگرافەر ئەنوەر یوسفی لە پێشانگایەکدا کارەکانی نمایشەکات. بێگومان پێشانگاکەی ئەنوەر یوسفی پێشانگایەکی شێوەکاری یاخود پێشانگایەکی فۆتۆگرافی هەمە چەشنە و کارەکانی کاری زۆر سەرنجڕاکێشی تیا بووە کە بێگومان گزارشت بوون لە ساڵانی پەنجەی هەتاوی تیادا کللتوری ژیان لە نێو گوند و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی تیادا خرابوونە ڕوو. بێگومان فۆکەسەکە زیاتر لەسەر ژیانی گوندنشینی بوو و کللتور و ئەو دابوونەریتانەی کە لە نێوان ژیانی گوندنشینی و هەروەها لە ئەو ژیانی کە لەو ساڵانەدا خەڵکی شار گوزەریان پێ کردو. بێگومان ئەم مامۆستا ئەنوەر یوسفی فۆتۆگرافەر کە ئێستا تەمەنی 74 ساڵە لە ماوەی کارکردنیدا خاوەنی چەندین پێشانگای هونەریە بە تایبەتی لە هونەری فۆتۆگرافیدا دەستێکی باڵای هەیە و چەندین پێشانگای تایبەتی کردوێتەوە. ئەنوەر یوسفی وێنەگری مەهاباتی لە شاری سنە فۆتۆکانی نمایش کرد کە تایبەت بوون و یاخود گوزەرێک بوون بە ساڵانی پەنجەی هەتاوی تیایدا کللتوری ژیان لە نێو گوند و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی خست بووە ڕوو. لە پەراوێزی ئەم پێشانگایە پەردە لەسەر کتێبی ئەو ساڵانەی دەمێننەوە لابرا کە سەد وێنەی کۆنی تیادا چاپکراوە. ئەنوەر یوسفی ئەم ئەرشیفەی لە تەمەنی 23 ساڵەوە کۆ کردوێتەوە بە فیلمی نێگەتیڤ وێنەی گرتوون شایانی باسا. مامۆستا ئەنوەر یوسفی فۆتۆگرافەر کە تەمەنی 74 ساڵە ماوەی تەمەنی کارکردنی خاوەنی چەندین پێشانگای هونەری تایبەت بە خۆیەتی. ئەکسە شاکارانە کە مامۆستای مەهابادی ئاغای ئەنوەر یوسفی ئەم ئەکسانی لە ساڵانی 50 تا 54دا تۆمار کردووە. لەم ساڵانەدا خۆشتان نەزانن دووربین و ئەمە زۆر کەم بووە. کوردستان خۆی جەوێکی تایبەتی هەبوو ئەو وەختە ڕێگاوبان کەم بووە، بەڵام مامۆستا خۆ تەواوی ژیانی خۆی لەو ساڵانەدا بە تایبەت لە ساڵانی 50 تا 54 شەمسیدا مەشغوڵ بووە بە ئەوەی کە بچێتە دوورترین جگاکانی کوردستان، بەرزایەکانی منتەقەی مکریان، منتەقەی سۆستانان، مەنگوڕایەتی و کۆمەڵێک ئەکس تۆمار بکەن کە ئێستا دوای ساڵها لە ئارشیوی شخصیە و ئەکسانە هاتوتە دەرەوە و شانازیەوە توانیمان بۆ وەڵیبار لە شارە جوانەکەی سنە پیشانیان. هەفتە و مانگە ئەوە ئەکسمان هەیە کە جۆری تکرارە ئیتر گشتی وەلی ئەم ئەکسگە لەمە هاتم و ئەشتیاقەوە دوارە تەماشام وە دوارەش تەماشایەکەم مطمئنم کە ئەو بنەماڵە خانەوادەوەلی کە ئەکسیان لە ئالبووما هەست وە فکرەکەن کە ئەرزشە هونەری نییە یا ئەرزشی نییە مەخۆم لەیان خواهشکەم کە ئەو کارە بکەن بیگەینە دەست کەسی کە ئەوە کەمی تەخەسوسی هەست لە زەمینی ئەکسەوە. ئەو ڕۆژ ڕۆژی پیشانگایەیە کەوا خەنجی شانازیە لە کاگەنوەر زۆری زەحمەت کێشاوە. کاگەنوەری چێک لە برادرانی من بۆی دەورانی گەنجی و دەورانی مناڵی کە واقعەن زۆر بەو شتەوە ماندوو بوو و بۆ دیهات بۆ جێگاهای زۆر سەعب العبور دەچوو کە ئەو دەستاوەردانە جێبەجێکە. ئەوە جێگەی شانازیە و ئەمە خۆمان ئەمن بۆ خۆم نیشتەجێی سنە مەڵبەتە وەلی چون هاوڵاتی خۆمە ئەمن هەمیشە جێگەی ئیفتخارە بۆ من و پێشم خۆش بوو لەو پیشانگایە بەشداری بکەم و بۆ میوانداری.